باش ئەمە کۆتایی زانیاریەکانی گرافیکەکەمان بوو باس لە دۆخی کرێکارانەکەین لە هەرێمی کوردستاندا لەگەڵ نەسمی موسا جێگیری بەڕێوەبەری دەسەبەری کۆمەڵایەتی کە جەنابێ ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئەم گەشەی ئابوورین. کاک نەسمی سڵاو دەبێت، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. ئەمڕۆ ڕۆژی کرێکارانە، دەمەوێت لە بارودۆخی کرێکارانەوە لە هەرێمی کوردستاندا دەست پێ بکەین با بزانین دۆخەکە بۆ کرێکاران چۆن تێدەپەڕێت. کاک نەسمی گوێت لە منە؟ بەڵێ ئەگەر گوێت لە منە دەمەوێت لە دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین با بزانین دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستاندا چۆنە و ڕۆژەکانیان چۆن تێپەڕێ. بڵێ تامان ئەم ڕۆژی یەکی ئایارە جەژنی کرێکاران پیرۆزەکەم لە سەرجەم کرێکاران لە هەرێمی کوردستان دەوە لە خۆی گەورە ئەەکەم کە تەمەنیان درێژ بکە، ساغ و سلامەتیان بکە وەوەی بتوانن زیاتر خزمەتی ئەم خاک و نیشتیمانە بکەن، خزمەتی خێزانەکانی خۆیان بکەنە. هەڵبەتە کرێکاران بەڕێی من ماندووترین چینن لە هەرێمی کوردستان لە شوێنێکی بە تایبەتی و لە جیهانیش بە شێوەیەکی گشتی. بەڕاستی دۆخەکەی کرێکاران لەوانەیە ئەمە وات بیر بکەینەوە یان ببینین کە ساڵ بوو ساڵ ئەگەر بەراورد بکەین بە ساڵەکانی هەشتاکان یان ساڵەکانی نۆوەتەکان یان پاش 2003 ئەگەر بەراوردی ساڵەکانی 2006 و 7 تاکو ئێستا بکەین لە هەندێک ڕواوە بەرەو باشی ئەڕواتن و لە هەندێک ڕۆژەوە بەڕاستی تاکو ئێستا وەکو پێویست باش نییە. لە چ ڕۆیەکەوە بەرەو باشی ڕوا کاک نەسمی؟ لەبەر ئەوەی بەخود دەزانی تاکو ئێستا ئەمە ئێستاش قانونەکانی سەردەمێکی کونی عێراق جێبەجێکەن کە قانونی خانەنشین و دەستەبەری کۆمەڵایەتی لە ساڵی هەفتەوە کە ساڵ ژمارە 39 دەرچووە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان و تاکو ساڵی پاریش لە عێراق جێبەجێ دەکرا. هەرچەندە ئێمە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2012 هەموارکردنەوەی بووکرا، بەڵام بەڕاستیش هەر ئەو قانونە قەدیمەیە کە ئێمە کاری پێەکەین. بۆیە بەڕاستی پێویستی بە قانونی نوێ و یاسای نوێ و پێداچوونەوەیەکی ورد و دریشتە بۆ ئەوەی بتوانین بە تەواوی خزمەتی هەموو کرێکاران بکەین، چونکە بەشێک لە کرێکارانیش تاکو ئێستا ناکەونەوە ئەم چوارچێوەی ئەم یاسایە یاخود ئەم یاسایە مافەکانیان پێناداتن و ناتوانێتن خزمەت بە و کرێکارانە بگەینێتن وەکو ئەو کرێکارانەی کە ڕۆژانە ئیشەکەن لە شوێنەکان یاخود ئەو کرێکارانەی کەەوە بە خۆیان کرێکارن و خاوەن کاریشن لە هەمان کاتدا ئەمانە بەڕاستی تاکو ئێستاش بێبەشن لە مافەکانی دەستەبەری کۆمەڵایەتی. کاک نەسمی هیچ ئامارێکت لایە بۆی بزانین کە ژمارەی کرێکاران لە هەرێمی کوردستاندا چەنە؟ ئێمە بەڕاستی بابەتی ئاماری کرێکاران شتێکی زۆر زەحمەتە، لەبەر ئەوەی هەوەکو باسم کرد بەشێکی زۆر لە کرێکارەکان ناکەونە چوارچێوەی یاساکە کەواتە ناهێنە تومارکردن لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ یەکە باشە کاک نەزمی کەواتە بەپێی ئەو یاسایی کە تۆ باسیەکەی کێوەکو کرێکارە ژمار دەکرێت؟ بەڵێ بەپێی ئەو یاسایی کە تۆ باسیەکەیت کێ دەچێتە چوارچێوەی کرێکارەوە کێوەکو کرێکارە ژمار دەکرێت؟ هەر کرێکارێک بەپێی هەمواری ساڵی 2012 یاسای ژمارە 4 خانەشین و دەستەبەری کۆمەڵایەتی هەر کرێکارێک کە لە شوێنێک کار بکاتون و خاوەنکاری هەبێتن دەچێتە چوارچێوە یاساکە، بەڵام ئەو کرێکارانەی کە خاوەنکارێکی بەردەوامی نییە واتە خاوەنکاریان ڕۆژانە دەگۆردرێتن ئەوانە ناشکەونە چوارچێوە یاساکە. بۆیە بەڕاستی ناتومار ناکرێن لە دەستەبەری کۆمەڵایەتی لەبەرەوەی خاوەنکاری بەردەوامیان نییە. باشە کێ دەتوانێت سوودمەند بێ لە دەستەبەری کۆمەڵایەتی کاک نەزمی وەکو کرێکار لەم حتمەن؟ زیاتر لە 150,000 کرێکار تومار کرا لە دەستەبەری کۆمەڵایەتی تاکو ئێستا لە هەرێمی کوردستان. باشە بەراورد بە ساڵەکە بەراورد بە ساڵەکانی ڕابردوو زۆر زۆرە لەبەرەوەی بەڕێبەرەوەی بەڕاستی حکوومەت لە کابینەی نوودە هەندێک هەنگاوی زۆر باشی ناوبووەوەی کە
ئەم ژمارانە زیاد بکرێن وەکو ئەوەی لە بیداەتی کابینەکە گشتاندنێک کرابوو سەررجەم دام و دەستگاکانی حکوومەت کە بە گشتاندنەکە ژمارە 86 بوو کە هەموو دام و دەستگاکانی حکوومەت پابند دەکاتن بەوەی ناکرێتن هیچ معاملەیەکی هیچ خاوەنکارێک ڕایی بکرێت یاخود کوتایی پێ بێنرێتن تاوەکو پشگیری لە بەڕێوەبەراتەکانی دەستەبەری کۆمەڵاتی نهێنێتن بۆ ئەوەی ئیسپات بکاتن کە ئەم خاوەنکارە کرێکارەکانی تومار کردیە لە دەستەبەری کۆمەڵاتی و هەروەها بەشداریەکانی ئەم کرێکارانەشی بە شێوەیەکی ڕێک و پێک و تەواو درایە بۆ هەروەها لە ساڵی 2023 بریارێک دەرچوو لە ئەنجومەنی وەزیران بریاری 1970 کە ئەوەش خاوەنکارەکان پابند دەکاتن بەوەی کە هەموو پرۆژەکان پێویستە ڕێژەی کرێکاریەکانی کە تێدا کار دەکەن 1975 کەمتر نابێتن کرێکاری خۆمالی بێتن و ناکرێت بە هیچ بیانوەیەک لە 1925 زیاتر کرێکاری بیانی کار پێ بکرێتن ئەمانە بەڕاستی هوکار بوون بۆ ئەوەی کە زۆر لە خاوەنکارەکان ڕوو لە دەستەبەری کۆمەڵایەتی بکەن و کرێکارەکانیان تومار بکەن جگەل لەمەش لە کابینەی نودا ئەمە جاری سێەمە کە لێ خۆشببوون دەدرێتن بۆ ئەو خاوەنکارانەی کە ساڵانێکی زۆرە خۆیان دەدزنەوە یا خۆیان دەشارنەوە یان غرامەیەکی زۆریان لەسەرکوو بوویتەوە و ناهێن بەشداریەکانی کرێکارەکانیان بدەن بۆیە ئەمە بۆ جاری سێەمە ئێستاش کە بەردەوام لە ئێستا ڕادەست بەکار بووینە بوو ئەوەی کە ئەم سزای لێ خۆشببوونە وەرناگرین لە خاوەنکارەکان باشە کاک نەزمی ئەگەر کرێکارێک دڵگرانیەکی هەبێ کێشەیەکی هەبێ لەگەڵ خاوەنکارێکی یاخود کێشەیەکی هەبێ لەگەڵ کارەکەی هیچ شوێنێک ناوەندێک بەڕێوەبەرایەتیەک هەیە ئەو کرێکارە بێ سکاڵا تۆمار بکات یاخود داوای چارەسەرکردنی کێشەکەی بکات؟ بەێ ئەمە تاوان جگە لە سندیکای کرێکاران وەکو حکوومەت وەکو وەزارەتی کاروباری کومەلایەتی سوێ شوێن هەند دەتوانیتن ئەم کرێکارە ڕووی تێ بکاتن یەکەم شوێن دەتوانێتن ئەگەر نتوانێتن ڕاستە و خوسەردانمان بکاتن دەتوانێتن لە ڕێگای هێلی 5500ەوە پەیوەندی بکاتن بۆ ئەوەی سکالاکە خۆیان ئەو کێشەیە کە هەیەی لەگەل ئەو کەسەی کە لەسەر هێلەکەیە باز بکاتن بۆ ئەوەی لە ڕێگای لێژنەکانی چ دەستەبەری کۆمەڵاتی بن چ لێژنەکانی پشکنینی کار بن سەردان بکرێتن یاخود سەردانی پرۆژەکە و بە دوواداچوون بۆ پرۆژەکە بکرێت بۆ ئەوەی چارەسەری کێشەکە بکرێتن ئەمە ئەگەر نەیتوانی سەردان بکات ئەگەر نا دەتوانانی سەردانی بەڕێوەبەرەتەکانی کار بکاتن یاخود دەتوانێتن ڕاستە و خۆ ڕوو لە دادگای کار بکاتن کە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان دادگای کار هەیە لە ئیدارە سەربەخۆی گەرمیان دادگای کار هەیە و لە پارێزگای هەلەبجە و ئیدارە سەربەخۆکانی تریش دادگای بەرایی دەتوانێتن ئەم داوایانە وەربگرێتن و ئێمە بەشێک دەبینی یاخود وەکو لایانی سێم بەشداری دەکەین لە دادگاکان یاخود بەڕێوەچوونی کێسەکاندا. باشە تا چەند پێتان وایە کرێکاران ئاگاداری مافەکانی خۆیانن لە هەرێمی کوردستاندا و ئەگەر ئاگادار نین ئێوەکو دەستەبەری کۆمەڵایەتی یاخود هیچ لایەنێک هەبووە ئاگاداری ماف و ئیمتیازاتەکانی خۆیان بکات؟ طبعا ئەمە کێشەیەکە بەڕاستی هەموو جارێ ئەمە لە ڕاگەاندنەکان باز دەکەینە کە خەلکانێکی زۆر خاوەنکارەکانیش ئاگاداری ماف و پابندیەکانی خۆیان نین و کرێکارەکانیش بەڕاستی ئاگادار و یاخود وشار نین لە هەم ئەوەرکانەی بە پێی یاسا لە سەریانە و هەم ئەو مافانەی کە بە پێی یاسا بۆیان فراهم کرایە خۆم پێیان دەدرێتن ئێمە بەڕاستی لەگەل وەزارەتی خوێندنی بالا لێکتێگەیشتنێکمان هەیە وەکو هەردوو وەزارەت کە لە ناوەندەکانی زانکۆکان و بە تایبەتیش لە قۆناغەکانی کوتایی زانکۆکان خوێندن ئەمە بەڕاستی هەوڵ بدرێتن کە پێشەوەی گەنجەکان ڕوو لە کەرتی تایبەت بکەنیان لە ڕوو لە بازار بکەنە وشار بکرێنەوە لەو یاساانەی کە لە کەرتی تایبەت جێبەجێ دەکرێن یا خۆت ئەو ماف و ئیلتیساماتانەی کە لە سەریانە لە کەرتی تایبەت کە لە ڕوو لە بازار دەکەن ئەمە جگەلەوە بەڕاستی لە ڕێگای ڕاگەاندنەکانی وەکو ئێستا وەکوی بەڕێستان کە دایمەن هەوڵ دەدەین بەڕاستی کرێکارەکان و خاوەنکارەکانیش وشار بکەینەوە هەم لە مافەکانیان هەم لە پابند
پابندیەکانی خۆیان یاخود ئەوەرکانە لەسەریانە و دائیمەنیش لە ڕێگای لێژنەکانی پشکنینی کار و پشکنینی تەندروستی و سەلامەتی پیشەیە یاخود پشکنینی دەستەبەری کۆمەڵایەتی پۆشێر و بڵاوکراوەی کە ئامادە کرایە بۆ ئەوەی دەدرێتە بە کرێکار و خاوەنکارەکان بەڵام بەڕاستیش من نابینم یعنی زۆر لە کرێکارەکان یا خاوەنکارەکان ئەم پوشێرانەتەوە و بخوێننەوە یاخود هەل بگرن من تەسەور ناکەم بەڕاستیش لەبەرەوەی ئەمە لە ماوەی ئەم 2-3 ساڵەی ڕابردوو لەوانەیە زیاتر لە 100,000 پوشێرمان بڵاو کردبێتەوە لە هەرێمی کوردستان لە شوێنەکانی کار بە کرێکاران بەڵام بەڕاستیش بەداخەوە دەرێم کە تاکو ئێستاش نەخاوان کارەکان وەکو پێویست و نەکرێکارەکانیش وەکو پێویست ئاگادارن یاخود وشارن لە مافەکانی خۆیان و لە ئیتیزامات و یاخود پابندەکانی خۆیان. باشە کاک نەسمی ڕەنگە لێرە و لەوێ بەرگوێمان کەوتە بێ زۆر جار کرێکارانی هەرێمی کوردستان کرێکارانی نەوخۆ باسیێواکەن ئەڵەن لەبەر ئەوەی کا کرێکارێکی بیانی زۆر لە ناوخۆی هەرێمی کوردستاندا هەیە ڕەنگە کار وەکو پێویست ئێمە دەستمان نەکەوێت ڕێژەی کرێکاری بیانی لە هەرێمی کوردستاندا لە چ ئاستێکدا و چۆنە؟ طبعا من بصراحة ل 4 ساڵیش دەبێتن من تەسەور ناکەم 200 کرێکار لە ڕێگای وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە هات بیتە هەرێمی کوردستان بەسەراحەت ئێمە لە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بە کۆمەلێک ڕێوشوێن دەگرینە بەر پێش ئەوەی کرێکارەکە ڕوالێمی کوردستان بۆیە بەسەراحەت ئەو کرێکارانە جگەل لە خزمەتکاری ناوماڵ خزمەتکارەکانی ناوماڵ لە ڕێگای کۆمپانیاکانی هێنانی دەستی کاری بیانی کە لە ڕێیان وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە مولەت پێدراون دێنە هەرێمی کوردستان بەڵام کرێکاری پرۆژەکان کە دێتە هەرێمی کوردستان لە ڕێگای ئێمەوە نایێتە هەرێمی کوردستان لە ڕێگای جوورا و جوور دێتە هەرێمی کوردستان بە ویزای جوورا و جووریش دێتە هەرێمی کوردستان لە سنوورەکانەوە دێتە هەرێمی کوردستان بەسەراحەت ئێمە ڕێگای یعنی ئاگادارین و بە سەراحەتیش ڕێگەمانداوە کە باشە یاسایەکی تایبەتێ لە هەرێمی کوردستاندا تایبەت بە کرێکارانی بیانی کاک نەزمی ئێمە بەڕاستی پابندیم بە جێبەجێکردنی بڕیاری 172 کە لە ئەنجومەنی وەزیران دەرچووە هەر پرۆژەیەک دەبێتن ڕێژەی 175 کرێکاری خۆمالی تێدا کار بکاتن ئەگەر ئێمە هەر پرۆژەیەک ببینین ئەم ڕێژەیە تێدا نەبێتن بە سەراحات یان بە ڕەشکاوانە بە باز بکەمە لە ڕێگای لێژنەکانەوە پێشنیار دەکرێت کە بدرێتە دادگا ئەم پرۆژەیە.